ئەنجامی توێژینەوەی گەنجێکی باڵەکایەتی دەری دەخات کە زانایەکی کوردی خەڵکی باکووری کوردستان کیشوەری ئەمریکای دۆزیوەتەوە. محەممەد عەلی سەلمان گەنجێکی باڵەکایەتیە و دانیشتووی قەزای سۆرانە، تەمەنی 26 ساڵە و بەشی پەیوەندیە نێودەوڵەتیەکانی لە زانکۆی سۆران تەواو کردووە. محەممەد بە پشبەستن بە بەڵگەی مێژووی و زانستیەکان توێژینەوەیەکی کردووە و سەلماندوویەتی زانایەکی کورد بە ناوی ڕەیسپیری کە خەڵکی ئامەدی باکووری کوردستانە کیشوەری ئەمریکای دۆزیوەتەوە. محەممەد فلیمێکی دیکۆمنتاری بە ناوی ڕەیسپیری و نەخشە باوەڕپێکراوەکە کە لە 135 خولەک تۆمار کردووە، هاوکات پەرتوچێکیشی بە 474 لاپەڕەش بە ناوی ڕەیسپیری ئەو کوردەی ئەمریکای دۆزیەوە چاپ کردووە. ئەو گەنجە زۆربەی گرتە فلیمەکەی بە مۆبایل وێنەگرتووە و لە ماوەیەکی کووردا دەنگدانەوەی گەورەی جیهانی بە دوای خۆی داهێناوە و وەرجێردراوەتەوە سەر 22 زمانی جیاوازی جیهانی.